بەڵێ سلااو لە تۆ سلااو بینەرانی NRTش دیارە بەهار حکوومەتی ئەڵمانیا ماوەیە کە چاودێری وردی خستۆتە سەر فڕۆکەخانەکان و هەروەها هاتوچۆی وڵاتان هەر بۆ هۆیەشەوە دیارە بەهۆی ئەوەی کە لە بەشێک لە وڵاتان ڤایرۆسەکە زیادی کردو و هەروەها بەهۆی مەترسی هێنانی ڤایرۆسە نوێیەکە حکوومەتی ئەڵمانیا هاتوچۆی لەگەڵ چەند وڵاتێک و هەروەها گەشتی فڕۆکەوانی و حدودەکانی لەگەڵ چەند وڵاتێک بە تەواوەتی ڕاگرتووە بە تایبەتی ئەو وڵاتانەی کە با بڵێن ڤایرۆسەکەی تێدا زیادی کردووە وەکو بەریتانیا، پورتوگال و بەرازیل و ئیرلەندا و باشووری ئەفریقا و هەروەها دوو وڵاتی بچووکش لە ئەفریقا بە هەمان شێوە کە ناویان دیۆسۆزن و ئیتوانیە کە ئەم دوو وڵاتەش بە هەمان شێوە لەگەڵ وڵاتانی کە پێشتر باسم کرد حکوومەتی ئەڵمانیا بە تەواوەتی هاتوچۆی لەگەڵ ئەو وڵاتانە هاتوچۆی گەشتیاری و فڕۆکەوانی و هەروەها هاتوچۆی ئاوی و وشکانیشی لەگەڵ ئەو وڵاتانە بە تەواوەتی لە دوێنێەوە ڕاگرتووە و هەروەها لەم ڕۆژەوە دیارە بڕیارەکە جێبەجێ دەکرێت هاتوچۆ بۆ وڵاتانە بە تەواوەتی بۆ هاوڵاتیانی ئاسایی قەدەغە دەکرێت جگەل ئەوەی کە دەتوانرێت با بۆ نمونە هەندێک کەلوپەل و پیداویستی گرنگ لە نێوان ئەڵمانیا ئەو وڵاتانە بگوازرێتەوە و هەروەها هەندێک کاری پێویست و هەروەها ئەرکی پێویست یاخود نەخۆشی یاخود مەسەلەی ئەرک و ئەو کارە گرنگانی کە لە نێوان ئەم وڵاتانە دەتوانرێت بڵێن بگوازرێتەوە یاخود هاتوچۆ بکرێت بەڵام جگەل لەوە هاوڵاتیانی ئاسایی ڕێگای پێ نادرێت گەشت و هاتوچۆ یاخود بۆ مەبەستی گەشتیاری لە ئەڵمانیا بۆ وڵاتانە بچن یاخود لە وڵاتانەوە بێن بۆ ئەڵمانیا دیارە بڕیارەکە تاکو هەفتەی مانجی داهاتوو جێبەجێ دەکرێت و هەروەها جگەلەوە بە هەرچەند وڵاتێکی دیکەی دراوسەی ئەڵمانیا کە گرنگن بۆ ئەڵمانیا بە هەمان شێوە لەم ڕۆوە هاتوچۆیان لەگەڵ وڵاتانی ئەوروپا قەدەغە کردووە بە تایبەتی فەڕەنسا کە دراوسەی ئەڵمانیا بە هەمان شێوە فەڕەنسا لەم ڕۆوە هاتوچۆی گەشتیاری و هاتوچۆی هاوڵاتیانی قەدەغە کردووە جگەل لە با بڵێن گواستنەوەی کەلوپەلی پێویست و ئەرکی پێویست ڕێگە بە هاوڵاتیانی ئاسایی نادرێت لە وڵاتانی ئەوروپا بەرەو فەڕەنسا یاخود لە فەڕەنسا بۆ وڵاتانی ئەوروپا هاتوچۆ بکەن و هەروەها وڵاتی چیکش بە هەمان شێوە وڵاتێکی دراوسەی ئەڵمانیایە وڵاتێکی گرنگە دیارە لە ڕووی بازرگانیەوە بۆ ئەڵمانیا وڵاتێکی گرنگە بۆیە ئەو وڵاتی چیک بە هەمان شێوە لەم ڕۆوە ڕێگە بە بێگانە و هەروەها ڕێگە بە خەڵکی وڵاتانی دیکەی ئەوروپا نادا ڕوو لە وڵاتی چیک بکەن و هەروەها ڕێگە نادا هاوڵاتیانی وڵاتی چیک بۆ دەروی وڵاتانی ئەوروپا هاتوچۆ بکەن جگە لەو کەسانی کە خوێندکارن یاخود بۆ ئەرک و کاری پێویست دەتوانن درێژە بە گەشتەکانیان بدەن جگە لەوە وڵاتی چیک لەگەڵ وڵاتی فەڕەنسا کە دراوسی ئەڵمانیان لەم ڕۆ هاتوچۆیان قەدەغە کردووە بۆ وڵاتانی ئەوروپا بە شێوەیەکی گشتی وەکو باسم کرد هۆکارەکەشی ئەمەیە کە ئەڵمانی ئەو وڵاتانی ئەوروپا بەم دوایانە دەیانەوێت کە چاودێری ورد بخەنە سەر فڕۆکەخانەکان بەهۆی ئەوەی کە مەترسی هەیە کە ڤایرۆسە نوێیەکە با بڵێن بگوازرێتەوە بۆ ئەڵمانیا وڵاتانی ئەوروپا و جگەل لەوە دیارە ڕێژەی توشبوونی ڤایرۆسی کۆڕۆنا لە وڵاتی ئەڵمانیا لەم دوایانە بەتایبەتی لەم هەفتەیە بە شێوەیەکی بەرچاو دابەزیوە بەڵام لەگەڵ ئەوەشدا هێشتا ڕێژەی مردن هەیە بۆی حکوومەتی ئەڵمانیا دەیەوێت درێژە بە ڕێکارەکان بداتوە لە 15 مانگی داهاتووشەوە با بڵێن لە 15 مانگی دووەوە بڕیارە بەشێک لە شوێنەکان قۆناغ بە قۆناغ لە وڵاتی ئەڵمانیا جارێکی دیکە بکرێنەوە بەڵێ بەهار ئەمە زانیێرەکان بوونەگە ڕێمەلای